بەناوی خۆی بەخشندە و میرەبان بینەرانی عزیز و خۆشەویست، من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی ماژی پەیام بە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست شادەمەوە. ئایزان ئەمڕۆ لەسەر کتێب خوێندنەوە بەشێک لە گەنجانی شاری هەولێر دەدوێنم. بابزانم کتێب خوێنەوە ئێستا لە چ ئاستێکدایە، ئەوان چەندێک گرنگی بە خوێندنەوە دەدەن و بۆچی دەیانەوێت بخوێننەوە و خوێندنەوە چی بەوان بەخشیوە. هەر کۆمەڵگایەک گەنجەکانی هۆشیار بوون، خەریکی خوێندنەوە بوون، کۆمەڵگایەکی پێشکەوتووە. بابزانم ئەی گەنجانی ئێمە چەندێک گرنگی بە خوێندنەوە دەدەن و ڕۆژانە چەندێک کاتەکانیان بە خوێندنەوە بەسەر دەبن. ئێوە لەگەڵمان نابن، من بەشێک لە گەنجان وەردەگرم، بزانم قسەیان چییە. لە سەدا شەستی ئەوانەی کە ئەخوێنەوە هەر نیو سەعات دوای ئەوە لێیان بپرسە نازانم بابەتەکەیان چی بووە. دایم کتێبێکم پێ بوو لە ناو جنتایەکانم، هاوڕەکانم زیاتر پێیان دەکوتم لە ناو جنتاکەش کتێبخانەیەکی بۆ خۆت هەردانەیە. ڕاستەقینە ئەمێ لێرە پێ بڵم باوە گیان دەستەکانە ماچەکەم یەکەمین گۆڤار ئەو بوو لە تەمەنی 9 ساڵی بۆی هێناوم وێ لە تەمەنی 9 ساڵی دەستم کردو بە خوێندن شکر بەخوا تا ئێستاش بەردەوام. منداڵەکان و گەنجەکان ببینن کە کەسی لە خۆیان گەورەتر کتێب دەخوێنێتەوە و گرنگی بە خوێندنەوە دەدا، ئەوانیش لەسەر هەمان ڕێسکەوی دەڕۆن. تەماشا کتێبخانە بکە بە هەزاران کتێبی کوردی و کتێبی زۆر چاک و زۆر باشریە، بەڵام بەداخەوە خوێنەری ئێمە دەتوانن بڵێن زۆر وە دوورکەتێ لە کتێب. ئەبێ کۆمەڵە کتێبێکی پێ بناسیێنی کە ئەو کتێبانە سەرەتاوێ بۆ خوێندنەوەی ئەو کەسە، نەک لە ئەوڵەوە کۆمەڵە کتێب بناسیێنی کە ئەو کەسە دوورکەوێتەوە لە کتێب. لەگەڵ واجببوونی نوێژ و لەگەڵ واجببوونی ڕۆژ و لەگەڵ هەموو ئەوانە لەسەرێکی ئەرکا دەبێت بخوێنێتەوە نابێ بە هیچ شێوەیەک شتێک خوێندنەوە بێت. لە ئێستادا گەنجان چەندێک خەریکن بە خوێندنەوە. ئایا خوێندنەوە لە لای گەنجان بۆتە کەلتورێک؟ ئەگەر چارێگە سەدەک بگەڕێنەوە دواوە ئەبینین کورد زۆر شانازی بە خۆیەوە کرد لەوەی کە زانای زۆر گەورەی تێدا هەبوو، وەکو مامۆستا محەممەدی خاڵ و مامۆستا هەژاری مکریانی ئەفەرموون. کورد یەکێک بوو لەوانەی زۆر بە معریفە ناویان ئەبرا، زۆر زانستخواز بوون، زانای زۆر گەورەیان تێدا هەبوو. تا ئەو کۆتاییانە بەداخەوە ئەو باسی سۆشیال میدیا و کەناڵ و دنیای کەناڵی بێسەر و بەر و نازانم ئەمانە بەڕاستی بەداخەوە بەڕاستی کولتور بووین، بەڵام کولتورەکەمان لە دەستدا. خوێندن کولتور بوو، یان لە کوردەواری ئەگەر بچوتە کورد یەکسەر ئەیانوتنەوەی سەلاحەدینن، یعنی شانازیش زۆر گەورەمان پێوە بوو و بزانای ئێستادا بە بڕوای تۆ خوێنەر زۆرە یاخود ڕووی لە کەمی کردووە؟ خوێنەر زۆرە، خوێنەر لە کۆن زۆرترە وەکو خوێنەر، بەڵام ینی ئەتوانم بڵێم لە سەدا شەستی ئەوانەی کە ئەخوێننەوە هەر نیو سەعات دوای ئەوە لێیان بپرسە نازانم بابەتەکەیان چی بووە. زۆری ئەخوێنەوە، ئێستاش بەیتە شعرەکەم خوێندەوە. ئەگەر تۆ هەر لەسەر ئەمەیان دەوەستم کە دەڵێ دوای خوێندنەوەی کتێبەکە نازانن چیان خوێندێتەوە، هۆکارەکەی چییە؟ یعنی بۆچی دەگەڕێنەوە؟ بەڵێ هۆکارەکەی سۆشیال میدیا ئێستا باسم کرد، دنیای کەناڵی دوو لە ڕووی بەڕێستان و بینەرانیش، دنیای کەناڵی بێسەر و بەر و کەناڵی فاسید و کەناڵی ئیتر باوەڕکە ئەوەندە زۆر بووە، وەکو دکتۆر شەریف قەرەچەتانی پێم وابی فەرمووی دکتۆرەمان زیاترە لە سین، بەو سین ملیارە و چەندە ئینجا بڕوانامەی دکتۆرە زۆرترە لە سین. خوێنەرمان ئێستادا ببوورە لە ئێستادا کە دەبینی کتێبخانەمان زۆرە، ڕۆژانە کتێبی نوێ چاپ دەکرێت، بەشێک لە کتێبەکان کە چاپی یەکەم و دووەمیان خلاص بووە لە بازار بەدەست ناکەون بەشێکی دیکەیان، یعنی خەڵک بە دوای دادەگەڕێ. ئێمانە مای خۆشحاڵی نینە کە دەبینین کتێبخانە زۆرن لە شارەکان، کە دەبینین کتێبی زۆر چاپ دەکرێت، ئەمانە مای خۆشحاڵی نییە بۆ ئێمە. ئوستاز پێش وتر ئەمن بەخۆم یعنی زۆر دووریشنا ئاهاتمە بازار نمونە زۆر بە مشتاقەوە زۆر بە ئیشتیاقەوە ئەگەڕام بە دوای کتێبی، ینی جاری وا هەیە یەک هەفتە زیاتر لە دوو کتێبی ئەگەڕام و بابەتە چم لە کتێبەکەی ئەویست 5 ڕۆژ لە دوی ئەگەڕام، هەم لە زەتی هابوو هەم لە مێشکم ئەچەسپا و هەمی سوودم بە خۆم و بە بەرامبەرەگەشمە گەیات. بەڵام ئێستا ئەو گۆگلە و دنیایەک سۆشیال میدیا و بەرنامەی ئاسانکاری هەیە بە یەک کلیکەتوانی بینەری بیت، باوەڕکە 5 دقە لە بیرێ مێنێتە لە بیرێستەوە ئەوەندە سەرقالی تیکتۆک و فەیسبوک و سناپچات و وەکو خوێنەرێک تۆکو خوێنەرێ ئەو کتێبانەی کە بە PDF دەیان خوێنیەوە چێژەکەی جیاوازە لەوەی کە کتێبێک ڕاستەوخۆها بەدەستەوە دەیگری و دەخوێنیەوە. ئەمن بەخۆم نیو کتێبیشم دوو لاپەڕێشم بە PDF نەخوێندێتەوە بە خودی خۆم و دڵنیاشم لەوانەشی بپرسی کە ئەخوێننەوە نەخێر هەرگیز ئەو تامێنی.
ئەو تامەی نییە نەخێر بە دڵنیاییەوە ینی چۆ بە سەفای خوێنی تۆ لابڕە لە بەرچاوەوی تر چۆن وەکو ئەلکترۆنەکەی تەماشای شاشەیەکی مۆبایلەکە یەخێتەوە نا هەر لۆ زاکیرە لۆ تەسبیتکردنیشی ینی وەکو لۆ تەسمانیشی نەخێر لەگەر خوێندنا لە خوای بەزار بێ لەسەر من لە 2015 دەستم بە خوێنەر کردووە چەندین کتێبی گەورە و چەندین وتەی بچووک و شعر و شتم نووسیوە کە توانیتم گەنجەکانی خۆمان و هاوڕەکانی خۆمان سەرسان کەم بە بەهرەکەمەوە ئیشاڵڵا هەردەم ئەگەر چۆنم پێ بکرێ و چم لە دڵدا بێ بۆ خەڵکی دەنووسم واتە تۆ نووسری بەڵێ کتێبەکانت دەربارەی چین بەخۆم دەبەرهەم لە بازارەکانی هەولێردایە لە تا ئێستا هەردەم بەرهەمی پێنجی خۆت نووسیوتیان وەرجێڕێ بەخۆم نووسیمە زۆربیان لەسەر مێشک چییە بابەتی مێشک دڵ چییە یان چیم لە ناو دڵدا بێ بۆچی دەنووسم ئەمە شعرە یان بڵێم وتەکان بەمانان بەڵام کەس گوێ لێر ناگرێ ئەوە کتێبەکە تایبەتی هەموو وتەیە نیشانی کتێبەکەی بوو وتەکان زۆر بەمانان بەڵام کەس نایخوێنێتەوە عنی بڵێم کەس گوێ ناگرێ ئەها بڵێم لە هەمان کاتدا گەنجانی ئێستا ئێمە زۆر پێشکەوتونە لە خوا بەزار بێ وەک ئەو کەسانی پێشترنی نەکا زۆر کەسە ناخوێنەرم بەڵام هەتە ئێستادا یەک بە خۆم دایک و باوکی من ناخوێندەوارن خوێندەواریان نییە بەڵام ئێستا لەوان دەست پێکەوە تاکو و سەردەمی عوسمانەکاندا چی وای کرد کە بخوێنیەوە من کە بە پێی مروری زەمان وای لێکردین وە هەم باو باپەریانمانشمان کتێب خوێن و شاعیر بوونا ئێمە وەک دەمەوێت وەکو هەژار مکریانی و وەکو هێمن مکریانی بژار مکریانی بێتە سەردەم بە وتەکان و بە قسە خۆشەکانمانەوە هەم دڵی گەنجەکان و هەم دڵی جوامێرەکانش خۆشکەین وتەیەکم هەیە نەمدەزانی دوا دەرفەتم لەناو کتێبی ئێوەیە نەمدەزانی قسەکانم بۆ کەڕوولاڵێک بێفایدەیە نەمدەزانی باشەکانم هەر لە ناوباشی ئێوەیە نەمدەزانی فرمێسکەکان لەسەر قاقز و قەڵەمی ئێوەیە نەمدەزانی دوا دیداری ئێوە دوا دیدارە و بێکۆتایە ئەلێرەوە دەڵێم ئیشاڵڵا هەموو کەسێک بە کتێبەوە دەست بریندەکە نەک بە ئامێرە ئەلکترۆنیەکان و تەلەڤیزۆنات و مۆبایل و هەرچی تر خۆی بۆوان خەریک بکە باوتەیەک فێبێ لەوە باشترەکە شتێکی نەشا فێر نووسەرێک ڕۆژانە چەندێک دەخوێنیەوە من بە پێی کاتم داناوە بۆ خۆم من بە شەوان زۆرتر دەخوێنمەوە چکە شەوان هەردەم مێشکم سافترە چکە ڕۆژ ئیش و کارمێ لە شێخەڵا ئیش دەکەم خودی خۆم ئەم لە کارەوە دەستم پێ کردووە لە خوای بەزار بێ کتێبم زۆر مەکتەبەم هەیە چەندین بە تەنیا خۆم نا چەندی برادرم خردەبینەوە سێ چا کتابیان پێ دەدەین و هەتا شەو لەگەیە قسەی خۆش دەکەین و هەم شتێک لێک فێر دەبین تۆی گەنج چەندێک خەریکی بە کتێب خوێندنەوە خودی خۆم زۆر یعنی حەز بە خوێندنەوە دەکەمەوە هەر کە هۆکاری ئەوهالەی کە کوبڵین لە دینی ئیسلام زیاتر شارەزا بوومە هەر کتێب بووە و کتێب یعنی دەتکاتە نێوان ژیانێکی خەیاڵەوە زۆر یعنی هەست بە خۆشیی تێدا دەکەی یعنی وەصف ناکرێت تێیدا ئەمە بەستەوە کتێب وای کردووە کە گۆڕانکاری بەسەر ژیانی تۆدا بێت بالضبط ئەگەر بڵێم 100% گۆڕانکاری لە ژیانم کردووە حەقیقەتە لە چ کتێبێکەوە دەستت پێ کرد چۆن بڕیارتدا کە کتێب بخوێنیەوە کە ببی کەسێکی خوێنەر سەرەتا لە کتێبی دوایین هەناسە لە سوزدا کە حالیان خۆشم لێرەیە بینیم هەزاری ئەدگاریم کەوتەوە بیر کە بینیم یعنی زۆر ئەوم بیرکەوتەوە کە چ پێشتر چۆن بۆ ئێستاکەش چۆن گەڕامەوە بەسای ئەو کتێبە و لە دوایین هەناسە لە سوزدا کە کتێبی دکتۆر خالید ئەرتوغڕوڵە دەستم پێ کرد پاشان تقریبان هەتا ئێستاکە 40-50 کتێبم خوێندەوە کتێبانەی دیان خوێنیەوە زیاتر لە چ بوارێکن زیاتر لە بواری ڕۆمان بوو و لە بواری زانست بوو لە جۆرەها بوارم خوێندەوە چەندێک بە کتێبانیەکانەوە خەریکی واللهی زۆر حەز دەکەم زیاتر ئەوەی حەز دەکەم ئەو کاتانی کە بە سۆشیال میدیاوە خەریک بم بە کتێبەوە خەریک بم زۆر کاتیش عنی حەزم بە کتێب خوێنەوە کردو و لە ژاند زۆر کاتێک برادەرەکانم کتێبێک دەبین و ئەو شتانە لەلام زۆر نەی دەیبەن و بە هەمان شێوە حەزم بە کتێب خوێنەوە تۆ بێ هۆکارێک بۆ ئەوەی کەسانی دیکەش بخوێنەوە بەڵێ ئەوە خۆششان لێرەن و زۆر کاتیش ینی کتێبەکانی من دەبەن دەیخوێن و زیاتر حەز ینی هانیان دەدەم کتێب بخوێنەوە بۆ ئەوی زیاتر شارەزا بن حەز بە خوێندنەوە بکەن بابزانم کاتێک کتێبێک دەدەیت بە کەسێک چ هەستێک لەلا دروست دەبی هەستەکی زۆر خۆشە ینی وا هەست دەکەی کەسەکیش دێتە ناو
دنیای ڕۆشنبیریەوە کەسێک زیاد دەبێت لە خوێنەری کتێب کەسێک یعنی خەیاڵک لە بۆ خۆی دروست دەکات ژیانێک لە بۆ خۆی لە ناو کتێب دروست دەکاتن کاتێک کتێبێک دەخوێنمەوە خودی خۆشمان کاتێک کتێبێک دەخێنمەوە یعنی هەست دەکەم خۆم لە ناو کەسی ڕۆلی ئەو کتێبە هەست دەکەم خۆمم زیاتر یعنی قوڵ دەبمەوە لە نێو کتێبەکەدا. بابزانم ڕۆژانە چەندێک پێوە خەریک دەبی؟ ڕۆژانە ئەگەر بەخۆم زیاتر لەبەر دەوام و ئیش و ئەو شتانە زۆر مەجاالم نابیتن بەڵام بەلایانی کەم ڕۆژانە ساعتێک بۆ 2 ساعت لە دیار کتێب دادەنیشم دەخێنمەوە. بڕای تۆ پێ دوایە ئێستا گەنجان چەندێک کتێب دەخوێنەوە چەندێک حەزیان بە خوێنەوەی کتێبە؟ بەڕای من ئێستا کە زۆرینەی گەنج دەبێن و زۆرش دڵخۆشم کە ئەوانە لێرن یعنی دڵخۆش دەبم کاتێک دەخوێنەوە و زۆرش لە جاران باشترە کاتێک پێشتر هەر بە خۆمان بە منداڵی کاتە کتێبەکمان لە دەست دەگر پێیان دەگوتین یعنی ئەمگۆ دانیشن دەدیار دەرسەکەتان بم باشترە لەوەی ئەو کتێبانە بخوێنەوە بەڵام بەڕای من چەند ینی غیری ئەوەی کە لە قوتابخانە دەرسەکەت بخوێنی بەڵام کتێبیش بخوێنیتەوە زۆر زۆر باشتر و دەکەوی ڕۆشنبیرتر دەبیت لەوەی کە زیاتر ینی گرنگی بە کتێبی قوتابخانە بدەیت. باسی کتێب و کتێب خوێنەوە و قوتابخانەشت کرد. ئەی چەندێ بە گرنگی دەزانی لە قوتابخانەکانیش کتێبخانە هەبێ بۆی کە قوتابیەک جیا لە کتێبەکانی قوتابخانە حەز بە خوێنەوەی دەرەچیش بکە ئەو خولیا و ئەو کەلتورەی لەلا دروست بێتن. خۆم ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ببمە مدیری قوتابخانەیەک یعنی بڕیار دەدەم مەکتەبەیەکی تەواو دروست بکرێت لە بۆ قوتابخانەك زۆر زۆر حەز دەکەم بەو شێوەیە و بڕیاریشمدا و بچمە کتێبخانەیەکە و حالە کتێب و شتی تێدا بێت و ئەلحەمدولیلا توشم بۆ ئەو کتێبخانەی چکە بەجددی کتێبخانە کاتە کتێبی دەرەوە شتێدا دەبی زیاتر لە کاتانەی کە ڕێستەکەی وەردەگری کتێب بخوێنیتەوە زیاتر مێشکت ڕۆشنبیرتر دەبن کاتێک بەخۆشم دەچمە کتێبخانە دایم کتێبێکم پێ بوو لە ناو جنتایەکانم هاوڕەکانم زیاتر پێیان دەکوتم لە ناو جنتاکەشت کتێبخانەیەکت بۆ خۆت هەردانایە. پێم بڵێ بابزانم وەکو خانمەیەک چەندێک خەریکی بە خوێندنەوە چەندێک کاتەکانی خۆت بۆ خوێندنەوە تەرخان کردووە؟ ڕاستەخینە من ئەمێ لە شتێک دەست پێ بکەم ئەویش ئەوەیە کە من هەمیشە خۆم گلەی لە خۆمەکەم ئەڵێم ئەو ئەشیازی خوێنەوەی کە هەمە ئەو کاتی کە داومە کەمە بەڵام ئەتوانم ئەوە بڵم کە کتێب ئەو شتە بوو کە زۆرینی کات پێم بووە زۆرینی کات لە ناو جامتاکەما بۆ زۆرینی کات بەدەستمەوە بووە ئیتر چۆڵی وەکو هاوڕێکی هەردەمی خۆم لات و ئەگەر بە درێژەی ڕۆژەکە لەگەڵ ما بوو بێت کاتیشم نەبوو بێ هەوڵمەوە ڕاستێکی لێ بخرم هەڵ ماوشێکی هەوڵمەوە هەر هیچ نەبێ ئەو ڕۆژە سی لاپەڕەکانیکەم سی پەڕەکانیکەم یانە بەدەستیەوە بگرم بۆیە من گلەی لە خۆمەکەم بۆ کاتەکەی بەڵام وەکو هاودەمێک دایم لەگەڵمە دەپرسم بۆچی کە وەکو خۆ دەڵێ هەردەمە و کتێبت لەگەڵە بەڵام گلەی لە خۆشتاکەی دەڵێ کاتێکی باش کاتێکی تەواوم پێ نەبەخشیوە ئەو کارەکەی بۆچی دەگەڕێنەوە؟ ڕاستەقینە هۆکارەکان هەیە ینی هەنێ جارێ ئێمە خۆمانێکینە بەهانە بۆ خۆمان بۆی بڵین هۆکارێکی ڕاستەقینەوە هەنێک شیش هەیە بە ڕاستەقینە هۆکار و دەستەگرێت و ناتوانانی بەڵام ئەتوانم بڵم بەشێ لە خوێندنی زانکۆدویان پەیمانگە هەر شوێنێکی دیکە بێ ئەو کات دەگرێت بەشێ لە کارەکان هەر کات دەگرێت بەڵام ئەوەش بۆمانایە نایە کە بڵێ بەڵای خۆمان یەکلایەکینی بڵین نەخێر ناچین بەلای کتێبە و نەخێر هیچ کاتێکمان نابێ بۆ کتێب بەڵکو دابشکردن بە هاوکاری دەکا بۆ ئەوەی کە تۆ بە فرێ کتێبەکانیشکەی بخوێنیتەوە. کتێب چی پێ بەخشی خوێنەوە چی بە تۆ بەخشیوە؟ ڕاستەقینە ئەوێ شتێکی قورسەوە جیایکەیتەوەی لێ بڵێ کتێب چی بێبەخشی وەکو ئاو چۆن لە هەموو شتێکا هەیە لە هەموو کارێکا هەیە کتێبیش ئەچێتە ڕۆ ئەچێتە هەموو وارێکی ژیانتەوە بۆیە زەحمەتە بڵم چی بێبەخشی و ئەتوانم بڵێم زۆر شت کە لە ئێستا بەبیری خۆما بێ و لە داهاتووشە ئەگەر بەبیرم مابێت چونکە هەندێک جار هەیە و شتێکی ئیخوێنیتەوە بۆ داهاتوو دیسوادی هەیە و زۆر شتیشی لە ڕەنگە لێستەن بینینەوە کە بۆ ئێمە زیان هە. بابزانم لە کێو دەست بە خوێندنەوە کردووە لە کێو ئاوە تامەزرۆی خوێندنەوەی؟ ڕاستەقینە ئەمێ لێرە پێ بڵم باوە ژیان دەستەکانە ماچەکەم یەکەمین گۆڤار ئەو بوو لە تەمەنی 9 ساڵی بۆی هێناوم بۆیە لە تەمەنی 9 ساڵی دەستم کردو بە خوێندن شکر بەخوا تا ئێستاش بەردەوام. ئەی چۆن بتوانین خوێندنەوە بکەین بە کەلتور؟ ئێستا دەبینم لێرە بەخشەرانی کتێب هەیە تۆش یەکێکی لەو کەسانەی کە کتێب دەبەخشیەوە بابزانم چۆن ئەو بیرۆکەیەتان بۆ دروست بوو بۆچی کتێب دەبەخشنەوە؟
ڕاستەخینە ئێمە منوەکو خۆم وەکو خاوەنی بیرۆکە بەڕۆبەری پرۆژەکەش ئێمە بیسمان کتێب بگەینی دەستی کەسانی هەژار ڕەنگە ئەمە وشێکی سیر بێت ناو کۆمەلگاکەمان بڵێ یعنی ئەوە خوێنەرمان هەیە کە ناگاتە هەژارەکانیش بڵێ کاتێکی هیتە ناوم ئیشەوە هەستی پێکی کۆمەڵە خوێنەری باشەیە کە دوورن لە کتێب و هەزیش بۆکەی کۆمەڵە گەنجمانەیە هەن نادرێن بۆ خوێندن ئەو شتێکی ئێمە لەناو پرۆژەکەمانە ئەیگرینە بەرچاو و گرنگێکی زۆرمان لەسەری ئەوەیە کە کتێب بکەینە بەرچاو چونکە کتێب شتێک نییە کە تۆ بۆ نمونە بیکەیتە تاکێک و دای بخەی یان شتێک نییە لە بەرزایەکی زۆر دای بنی مانگە و مانگ چاوێکە بەرکەوێ ئێمە ویستومانە بیگەینە ماڵەکان بگەینە چۆن بۆ نمونە خانمێک گوڵێکی لاجوان و هەموو ڕۆژە ئاوی یان چۆن بۆ نمونە پیاوان حەزیان لە سارەکەیان و هەموو ڕۆژێکی سێکە قەیچێکە با سارەکان کتێبێکی تیابی قەیچێکە با ماڵەکان مەتبەخەکان کتێبێکی تیابی ئێمە هەڵماناو کتێبەکان بگەینە شوێنی جیاواز ئێمە چەندێک توانی ومانە خوێنەوە بکەین بە کەلتور واتە لە لای تاکەکان خوێندنەوە شتێکی ئاسایی بێ بەڵام ئەکەنەیان خوێندەوە پیان عایی ببێ ڕاستەقینە مرۆڤەکان هۆکاری جیاجیا کاریان تێکە و یەکێ لە هۆکار ڕیسیەکانیش دایک و باوکمانە یعنی خێزان زۆر تاسی لەسەر ئێماکە تۆ باوکێک لەبەر چای مناڵکی بخوێن و دایکی لەبەر چای مناڵکی بخوێنێتەوە و هانی بە لە جیاتی ئەوەی کە هەدیەکی بۆ کرێک شتێکی دیکە کتێب بێت تاسی زۆرەکە و هەروەها خوێندنگاکانیشمان ینی کەم دەرس هەیە ینی ئەتوان بڵم هەر نییە تۆ 12 ساڵە خوێنی یەک دەرسی خوێنی کتێبن نییە بەداخەوە بەشێکش دە خوێندنگاکانمان قوتابخانی هەر ینی کتێبخانی هەرتیانە چەندێ بەگرنج دەزانی باسی قوتابخانەت کرد لە قوتابخانەکانیشدا کتێبخانە هەبێ بەوەی کە قوتابی جیا لە کتێبەکانی منهەجی قوتابخانەکەی خۆی منهەجی خوێندنەکەی خۆی چای بە کۆمەڵە کتێبی دیکەش بکەوێت ڕەنگە خولیایەک ڕەنگە حەزێکی بۆ دروست بێ ئالەوێەوە دەست بە خوێندنەوە بکاتن زۆر ڕاستە بێگومان گرنگی و کاریگەری زۆری لەسەری ئەبێ ئەتوانم بڵم بەو ڕادەی کە توێژەرە کۆمەڵاتیەکان لەناو مەکتەبەکانە چەندێک کێشانەیە کتێبێکدا بدرێ ئەوە هاوکاریکی ڕێسی ئەو توێژەرە کۆمەڵاتیە هاوکاریکی ڕێسی ئەو مدیرەیە هاوکاری ڕێسی تاک بە تاکی مامۆستاکانە ڕەنگە مامۆستایەکی ئێمە 35 دقە دەرسی هەیە بتوانین بێڵێتەوە بەڵام 10 دقە چارێکێکی بە ئوسڵوبی ناو پۆلەکە بە ڕێخستنیان بە قسەکردنیان بە قسە نەکردنیان ڕێک بخە بەڵام ئەگەر کتێب هەبێ ئەم کاتانە و ئەم هەموو کێشانە و ئەم هەموو چۆن بەڵێ بێنە و بەردانە ئەبڕێتەوە کۆتایی پێێنرێ دەپرسم مامۆستا لە نێو کۆمەلگای کوردی خوێندنەوە لە چه ئاستێکدا هەیە شکر بۆ خواب مەگەژمێنانە ئەڵم ئاستی خوێندن لە ناو کورد و لە ناو گانجی کووردا جارێکی دیژ هەرمە قەبالە کراموتومە ناوەندە ئاتی ئەمەش بۆ ئێستای کۆمەلگەی کوردی شکر بۆخوا ئاستێکی باشە بەڵام ئێمە تو محمان زیاترێکە ڕەنگە ئێستا ئێمە بڵێن وڵات گەجمان زۆر خەریکی تۆڕەکانە خەریکی شتی دیکەیە بەڵام نا بێگومان ئەگەر زۆر بیتە ناو بوارەکە و دەستکەیتە بەخشینی کتێب و دەست ئەوی کە سەردانیان کەی بەڵێ ئەبینی کە کۆمەڵە گەنجیشمانەیە ڕۆکەنە کتێبەکان و ئەی خوێندنەوە بۆیە ئەتوانم بڵم ئاستێکی ناوەندیمانەیە ئیشەڵڵا خۆی گیانیش ئەمان بۆ زیاترەکە باشە زۆرجار بەشێک لە خەڵکی گلەی ئەوە دەکەن دەڵێن ئێستا کتێب زۆرە خوێنەر کەمە بەڵام دەبینین ڕۆژانە کتێبی نوێ دەردەچێت چاپی نوێ چاپی دووەم و سێم دەردەچێت کتێبخانە زۆر دەبێت ئەمانە نیشانەوە نین کە کۆمەلگای ئێمەش ڕۆژانە خوێنەری باشتر و چاکتر لێ پەیدا دەبێت زۆر ڕاستە من حەز دەکەم ئەگەر کاتان هەبێت نمونێکی کورد بژێرمەوە خاتونێک هەبوو پەیوەندی پێوکردیوتی 3 ساڵە من بە PDF خوێنمەوە تی پاری کڕینی کتێبم پێ نەبوو بەداخیشەوە ماڵەوەمان ئەڵەن تۆ بوو پارە ئەی بە پارچە وەرەقەیە یعنی بەو ڕادەیە ئێمە کتێبمان پێەیە کاتێ ئێمە گەنجمان هەیە کە 3 ساڵ ئامادەی بە PDF کتێب بخوێنێتەوە کەیتر ڕەنگە لە مۆبایلی هاوڕەکانیشیە ئەو PDFانی دەستکەوت بێ کە حاڵەکە بۆ جۆرێ بۆیە بەڵێ گەنجەیە ئەخوێنەوە بەڵێ گەنجمان هەیە چەندی جار نامە ئەنێرە چەندی جار داوامە لێ کاتەوە قوتابخانەمان هەیە داوامان لێکم بۆی ئەتوان بڵم گەشتبیرم و خۆشحاڵیش و کە گەنجەکاری بۆ ئاستە ڕۆژە بیریار هەیە کۆتا پرسیارمەوەیە لەسەر چێژی خوێندنەوە بە PDF چێژەکەی زیاترە یاخود وەکوەوەی لەبەردەستا بێت بێگومان بۆنی گوڵ ئەو کاتە ئەگا بە ئەو کەسی کە سیریەکە کە لە بەردەمیا بێ سڵاوتان لێبێ دەبینم خەریکی سیرکردنی کتێبەکانن با بزانم خۆتان خوێنەرن کتێب دەخوێننەوە بالتأكيد چ سوودێک لە کتێب بینیوە کتێب چی پێبەخشیوی طبعا كتاب دەرگایە چتکەی لە ژیان کە دەتکاتەوە بۆچی دەخوێنیەوە طبعا هەتا کو جەستە پێویستی بە خواردن خۆراکە مێشکش ئاوا پێویستی بە خوێندنەوەیە چ شتێک دەخوێنەوە زیاتر ڕۆمانە بابەتی زانستیە مرۆی زیاتر دەخینمەوە بەڵێ لە کێوە دەست بە خوێنەوە کردووە تقریبا لە 2017ەوە تا ئێستا چەند کتێبت خوێندوتەوە وڵای ئەوم حساب نەکردیە بەنزیکەی بەنزیکەی ئەوش نازانم چەند کتابی خوێنەوە گرنگەوەیە چەند سوودی لێ دەبینی کتێب وای کردو گۆڕانکاری بەسەر ژیانی تۆدا بێت طبعا
کتاب مەکسن کارکتەرەچکەت پێدەبەخشی هەم لە مشتەمە یعنی لە هەموو ڕووەکان دەکە لە مشتەمە. چێ فێری خوێنەوەی کردی یان با بڵێم چۆن حەز و خولیا خوێنەوەت بۆ دروست بوو؟ بەخۆم ئەم تەڵەبەی زانکۆیمە یعنی بەس بەپێی تەمەن بەخۆت ئەوەت لە بۆ دروستێبی ئەو بیرکردنەوە کە تو پێست بەخینەوەی هەیە هەتا کوزاکرێت فراوانتر بی. دوایین کتێب کە خوێنتەوە چ کتێبێک بوو؟ شاری بەهێزەکان ئەو کتابە. سڵاو لێوێ باشی حواڵم سەلامەت بی. بابزانم کتێب خوێنەوە لە نێو کۆمەلگای کوردی لە چ ئاستێکدا دەبینی؟ لە ئاستێکی بابرین ئەوەندە بەرز نییە بەس لەو نزمانەش نییە بەهۆی کەسی ڕۆشنبیر و زانای ناو کورد نەگەیشتە و ئاستەی کە ئەوەندە بە نزمی ببیندرێ. زۆر باشە. کتێب خوێنەوە چی بە تاکەکان دەبەخشی؟ ڕەنگە ئێستا کەسێک سێرمام کە خوێنەر نەبێ لە توی خوێنەر دەپرسم کتێب چی لە مرۆڤ دەکات؟ چ گۆڕانکارێک بەسەر ژیانی دادێنێت؟ چی پێ دەبەخشێت؟ کتێب هەم لە ڕووی عەقڵ هەم لە ڕووی جەستا زۆر پێویستە بۆ مرۆڤ ئەوجا یعنی هەر کۆک بی مرۆڤەکە لە ڕووی قسەکردنەوە لە ڕووی عەقڵەوە لە ڕووی تێڕوانی لە بۆ ژیانت ڕۆژکەت پێ دەبەخشی. زۆر باشە. تۆی گەنج بابزانم لە کێوە دەستت بە خوێندنەوە کردووە؟ تقریبا یعنی بابنین ماوەکی زۆر نییە هەر 2 ساڵ ئەو هادەبی دەستم کردە بۆی کە کتێبی بخینمەوە بەڵام یعنی کوبری لەو 2 ساڵی زۆر فەرقێکی باشم پێکردە هەم لە ڕووی خوێندنی ڕۆژانەی خۆم هەم لە ڕووی ژیانم هەم لە ڕووی قوتابخانە لە ڕووەکی دیکە زۆر بە بەهێزی دروستت دەکات. ڕۆژانە چەندێک کاتەکانی خۆ تەرخان دەکەی بۆ خوێندنەوە؟ واتە هەر ڕۆژێکت لە دەست سووە بڵێ ئەمڕۆ نەمخوێندێتەوە بەیانی قەرەبووی دەکەمەوە؟ بەڵێ بە ئەکید ژیان هزار سوتفە و شتی وا هەیە لە بۆی ڕۆژەیە پێت ناکرێ ینی بە تەواوەتی ڕۆژەکەت بەخیندن بەسەر بەیان بتانی شتێک بخینەوە بەس بە ئەکید ڕۆژەکان کە قەرەبووی هەر لە بۆر دەکەیەوە. چۆن وا بکەین چۆن بتوانین منداڵەکانیش فێرە خوێنەوە بکەین خوێنەوە بکەین بە کەلتورێک گەنجەکانمان بخوێنەوە تاکەکانی نێو کۆمەلگا بەگشتی بخوێنەوە واتە هەموو تاکێک خوێنەر بێ ینی لە ئاستێکی زۆر بەرزدا خوێنەر ببینین. قسەیەکی زووتان کورداری هەیە دەرێ گەورە ئاوی دەڕژێنی گسکەش پێ لێ دەخشێنی ئەوە ژڕێک ئەو هەیە ئەگەر منداڵەکان و گەنجەکان ببینین کە کەسی لە خۆیان گەورەتر کتێب دەخوێنێتەوە گرنگی بە خوێندنەوە دەدا ئەوانیش لەسەر هەمان ڕێسکەی وی دەڕۆن. هۆکاتە کەم کتێب دەخوێنیەوە کاتت کەمە یان هۆکاری دیکەی هەیە؟ والله هي قصة مسؤوليتي مال ومنال يعني قصة قورة بوينة لبهندي. چەندێک هەوڵ داوە منداڵەکانت خوێنەر بن کتێب بخوێنەوە زیاد لە کتێبەکانی قوتابخانە؟ والله الحمد لله كتاب مان هيا ولا مالي لا من دالي ولا حمد تشتكي الحمد لله اشتراك مان كرديو هنا يتمعني فير مان كده خندون هو لخواي بزياد بيتن هەموو کاتێک منداڵەکەت دێنی بۆ بازار یاخود کاتێک بەڵێنی بەخشینی دیارێکی پێ دەدەی کتێبی بۆ دەکری بە دیاری؟ زۆر جار زۆر جار بۆ جاریشە بۆ تشتیت کە بۆ لەیانم کڕیا. چی دەتوێت منداڵەکەت ڕۆڵەکەت بخوێنێتەوە؟ هو سنة الحياة خوي تعالى أول آية شي نازل كر اقرأ اسم ربك الذي خلق ونيا خوي تعالى ويكلي لسحمو بسلمان خين دوار بيتن الحمد لله من دار كان شم خين دوار لخواي بزياد بيتن سپاس. ئەمەوێ بپرسم خوێنەوە لە کۆمەلگای کوردی لە چ ئاستێکدا دەبینی؟ ڕاستی ئەوڕۆ تەمان جنابشتان لێرە ئامادەبن ببوونەی دانیشتن لەو کۆڕەی سمیاری مامۆستا مەلا زەعفەر گوانی یعنی ئەوەی زۆر دڵخۆشی کردم خەڵکیش زۆر لێرە بوو بە تامەزرۆییەوە گوێویست بوون لە بابەتی خوێندنەوەوانە هەمومان دەزانین خوێندنەوە ڕووی زۆر لە کەمی کردیە بەڵام بخۆم بەش بە حالی خۆم بە حکمیەوەی سەرپەرشتی دووسێ کتێبخانان دەکەم هەستەکەم وا هێدی گەنجیمە دەگەڕێتەوە بەرەو کتێب و بەرەو خوێندنەوە ئەوەش مای دڵخۆشیە و دەکرێت ئەو دانیشتانە زۆر زیاتر بی بەوەی زیاتر گەنجی هان بدرێ یعنی دەست بە کتێب و خوێندنەوە بکاتن. گوتت خوێندنەوە بەرەو کەمی ڕۆیشتووە هۆکارەکانی بۆچی دەگەڕێنیەوە؟ وەڵا هۆکاری سەرەکی ئەو تەکنۆلۆژیایە. بەڵام مامۆستا لەگەڵەوەدا نابینی ڕۆژانە نووسری نوێ پەیدا دەبن ڕۆژانە کتێبی نوێ وەردەجێردێتە سەر زمانی کوردی ڕۆژانە کتێبخانەی نوێ دەکرێتەوە بە هەزاران کتێبی نوێ ساڵانە چاپ دەکرێت ئەمان نیشانەوە نییە نەنێو کۆمەلگا خوێنەر زیادی کردووە؟ کاتی خۆ من بەبیرم دێ کتێبخانەکانی هەولێرە ینی باوەڕ بکە سەردان ئەو کتێبخانە دەکرد ینی بە 50 دەستی دەژمێردرا کتێبە کوردیەکانەوە بەستمێ زۆر کەم بوون بەڵام ئێستا سوپاس بەخواگەر ئێستا تەماشا ئەو کتێبخانەی بکە بە هەزاران کتێبی کوردی و کتێبی زۆر چاک و زۆر باش لێ بەڵام بەداخەوە خوێنەری ئێمە دەتوانین بڵێن زۆر وە دوورکەتێ لە کتێب ینی ئێستا ئەگەر بیهەوێ بخوێنیتەوە باشترین کتێب باشترین وەرجێڕان هەیە دەتوانێت سوود لێ ببینی بەڵام بەداخەوە کەم بووە بەڵام وە هەست دەکەم دووبارە
يعني خەریکە دەگەڕێتەوە ئینشاءالله کتێب وا بکەین دووبارە خوێندنەوە وەکو خۆت دەڵێ حتممە وەکو خۆت دەڵێ چۆن وا بکەین دووبارە خوێنەوە بگەڕێنینەوە بۆ تاکەکانی کۆمەلگا و خوێنەوە بکەین بە کەلتورێک لە نێو کۆمەلگای کوردیدا هەمومان دەبی ئیشی لۆ بکەین بە دەرەجەیەک مامۆستایانی ئاینی دەبی زۆربەی وتارەکانیان يعني تایبەت بکەن بە مەسەلەی خوێندنەوە بە تایبەتی ئێستا هەفتەی داهاتوو يعني کاتی دەرگای قوتابخانەکان دەکرێنەوە دەبی مامۆستایان زۆر ئیش لەسەر ئەو بابەتە بکەن دوای مامۆستانی مەکتەب بە هەمان شێوە هەموو چینی توێژەکان بەڵام زیاتر مامۆستایانی ئاینی دەبی زۆر ئیشی لەسەر بکەن ئەی چەندێک گرینگە لە قوتابخانەکانیش جگەل لە ئەو کتێبانەی کە منهەجن دەبێ قوتابی بخوێنێ بەڵام لەگەڵەوەشا کۆمەڵێک کتێبی دیکە شەبێ بۆ ئەوەی تاکێک خوێنەری لێ دەربسێت هەروەک باسی بکرد زۆر ڕێگا هەیە بۆ نمونە ئەو قوتابخانە بە تایبەتی ینی مامۆستای کوردی مامۆستای مێژوو دەتوانی ئەو تەلەبانە ینی ناوە سەردانی کتێبخانەکانیان پێ بکە کتێبیان پێ ئاشنا بکە هەتا عنی زەڕورە ئێستاوا لە هاتە لە زۆربەی قوتابخانەکان بەشێکێ بە ناوی کتێبخانە یعنی پێویستە لە هەموو قوتابخانەکان هەبی لە مزگەوتەکان هەبی لە دوکانەکان هەبی بەش بەحالی خۆ ئێستا ئێمە خەریکی ئەو پرۆژەینە کە لەو شوێنەی لێنە لە بە هەموو شوێنەکان کتێب تەوزیع بکەن و دابەش بکەین ئینشاءالله زۆر سپاس بۆ ئێوەشکەوا گرنگی بۆ بابەتە دەدەن جێگای دەستخۆشیە ڕاگەاندەکان وەکو پێویست گرنگی بۆ بابەتە نادەن بەڵام ئێوە دەست و خۆش بی واتە بە گرنگ دەزانی کەناڵەکان میدیاکان گرنگی بە خوێنەوە بدەن هەر زۆر بەڵام بەداخەوە خوێندنەوە لە نێو کۆمەلگای کوردی لە چ ئاستێکدا دەبینی ئێستا لە کاتی ئێستا بەرەو پێشەچی الحەمدولله و خوێنەریش زۆر بووە و خەڵک زۆر بەرەو کتێبەچێ الحەمدولله ئەوەی کە ئێمە لە ناو خەڵکین وەک پرۆژەی بەخشەرانی کتێب خەڵک زیاتر حەز بە کتێب خوێنەوەکە لە کاتی ئێستادا چونکە سۆسیال میدیا و تەلەڤیزیۆن و کەناڵەکان ئەوەنە درۆ دەرەسیان لێ بندراوە خەڵک حەزەکە بەرەو کتێب بچێ چونکە لە کاتێکی باشە ئێستا خەڵک کە بەرەو کتێب بچێ چی وای کردووەکو خۆ دەڵێ لە ئێستادا بەشێک لە گەنجانیان گەنجان حەزیان لە خوێندنەوەیە چی وا کردو ئەو حەزیان لەلا دروست بێت ئەخر پێش ئەوەی کە کتێب بخوێنەوە کۆمەڵە شت کە هیچ ئیسفادەیشی بۆ ئەوان نەبووە سەرنجی ڕاکێشاون ویان زانیەوە بەرەو پێشیانمە بەڵام وەختی هاتوونەتەوە بەلای کتێب زانیوانە کتێب پێشەنگە لە هەموو شتێک چۆن وا بکەین خوێندنەوە کتێب خوێنەوە لە نێو کۆمەلگای کوردی بە تایبەتی بکەینە کەلتور واتە هەموو تاکێک خوێنەر بێ کۆمەڵە پرۆژە دروست بکەین پرۆژە دروستکەین لە مەکتەبەکانە لە لادیەکانە ڕەفە دروستکەین لە لادەکانە لە زانکۆیە کۆڕ و سمینار بۆوانە بکەین کە کتێبیان ناخۆشەویست بکەین کەسێک کە خوێنەر نییە چۆن ئەو حەزەی بۆ دروست دەکەن کە کتێب بخوێنێتەوە ئەبێ کۆمەڵە کتێبێکی پێ بناسیێنی کە ئەو کتێبانە سەرەتاوێ بۆ خوێندنەوەی ئەو کەسە نەک لە ئەوڵەوە کۆمەڵە کتێب پێ بناسیێنی کە ئەو کەسە دوورکەوێتەوە لە کتێب خوێندن چەند گرینگە بزانین چ دەخوێنینەوە وەڵای ئەبێ بزانین بە تایبەتی کتێبی ئەو پیاوانە بخوێنینەوە کە لە کوردستاندا بەناوبانگن یا لە عالەمی ئیسلامیا بەناوبانگن نەک کتێبانێک بخوێنینەوە کە خەڵک بەرەو توونڕەوی بەرن کە خەڵک بەرەو ئەوە بەرن فێری کوشتن و توونڕەویان بکەن هەمیشە دەڵێن کتێب سوودی هەیە بەڵام ئەو کتێبانەش نووسەرەکانیان هەر مرۆڤن باشە و خراپیان هەیە چەندێک گرینگە کتێبە باشەکانیان پێ ئاشنا بکەین پێیان بناسیێنین ناڵم زۆر زەرورە کۆڕ و سمینار بۆ کەسانە بکەین ئەو مامۆسانی کە نووسەرن یا وەرگێڕن بە خەڵکیان بناسیێنی کە کتێبی ئەوانە بخوێنەوە بەخۆی ئەگەر هەڵسەنگاندن بکەین لەسەر ئاستێکدایە هەمیشە دەبی پێمان وابێ هێشتا مایتمان یعنی ئەگەر فەرەزەن وەکو گریمانە داماننا 90% خەڵکی ئێمە خوێنەریش بێ 99% خوێنەریش بێ دەبێ هەر پێمان وابێ کەمە چونکە خوێندنەوە ئەگەر پێت وابوو گەیشتیتە ئاستێک یعنی تو قەناعەتت بەخۆ هاتیە لەو وەختی پێشکەوتنی مجتەماع و کۆمەلگا ڕادەوەستیتن لەبەر هەندێ جا ئەگەر لە کۆمەلگایەکی 90% بێشتا بە کەمی بزانین لە وڵاتی ئێمە بە تاکید زۆر بە کەمی زانین ئەوەش هۆکارەکەی دەگەڕێتەوە سەر ئەوەی لە وڵاتی ئێمە وەکو باقی وڵاتان گەنج کەوتیتە ژێر کاریگەری تەکنۆلۆژیا یعنی ئەو تەکنۆلۆژیایە دیوێکی ئیجابی و دیوێکی سەلبی هەیە بەداخەوە هەندی کاریگەر بووینە بە دیوە نەرێنیەکەی ئەوەندە کاریگەر نەبووینە بە دیوە ئەرێنیەکەی لە بۆ نمونە مەثەلەن مۆبایلێکە یان ئایپادێکە دەتوانی بیکەیە مەکتەبە دەتوانی دەیان کتێب و سەدان کتێبی لەسەر بخوێنەوە کە هەموو ئەوانش بە PDF هەن کەچی لە بۆ سوۆسیال میدیا و لە بۆ ئەو شتانە بەکاردێ لە زیاتی لە بۆ خوێندنەوەی بەکاربێ بەس یەک شت هەیە یعنی کو مەثەلەن ئەگەر شوێنێک تاریکیش بێ بەڵام مومێکی تێدا هەیە ئێستا هەست دەکەین ساڵ بە ساڵ ئاستی خوێندنەوە بەرەو پێشتر ئەچی ئەمە نمونەیەکم لەکنە چەند ساڵێک پن لێ ئێستا لەیەک لە مەکتەبەکان باسی وەرگێڕانی کتێبێکە کرا ئەوەی سەرپەرشتی کتێبەکەیە کردگوتی بڕیارماندایە کتێبی وەرنەگێڕین
زۆر هەوڵ بە کتێبیش نەدەین لەبەرەوەی لە چەند ساڵێکی دیکە یعنی ئەو چەند ساڵ پێش ئێستا قسەکەیە کرد خوێنەر نامینی گەنج ناخوێنێتەوە هەموو ڕواکاتە تەکنۆلۆژیای کەسی ئێستا هەموو ئەوان قەنەعەتیان لۆ دروستبووە نا پێویستە تەرجەمە بکرێت پێویستە وەرگێڕان هەبێت چونکە ڕۆژ بە ڕۆژ خوێنەر زیاترە ئەوەش هۆکاری ئەوەیە گەڕێتەوە گەنج دوزار دەگاتە قەنەعەت خوێندنەوە پێداویستیە کو ئینسان ناتوانێت بەبێ هەوا بژی کو ئینسان ناتوانێت بەبێ ماسی بەتابەتی ناتوانانی بەبێ ئاو بژی مرۆڤش ئەگەر بێ هەوا بوو وەکی ماسیەکی وایە کە لە وشکایبی بەس پەلەقاژەیتی و چاوەڕێ ئەوەی داخۆ کەنجە مەرگی دێت هەموو ئەوانەی خوێنەر نین ئەگەر بە جەستەش ئێستا لە ژیاندابن لە حەقیقەت داوانە هەموو مردینە لە پلەقاژەی کۆتایی مەرگیاندانە گەنجیش ئێستا وشار بوویتەوە دەزانێت ئەگەر بیەوێ لە ڕووی کللتوریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی فەرهەنگیەوە بڵێن لە هەموو ئەوانە بیەوە بەرەو پێش بچیتن دەزانێت باشترین چەک خوێندنەوەیە لەبەر هەندێک خۆشبەختانە ئێستا هەوڵێکی زۆر لە بۆ خوێندنەوە و لە بۆ بەدواداسوونی خوێندنەوەی هەیە لەبەر هەندێک زۆر گەشتبینم بەتابەتی بە گەنجان چەندێک مای خۆشحاڵێک کە دەبینین ڕۆژانە لە هەرێمی کوردستان بە تایبەتی وەرجێڕی کتێبمان زۆر دەبی و هەروەها نووسەری زیاترمان دەبی و کتێبخانەی زیاتر دەکرێنەوە ئەمانە چەندێک مای خۆشحاڵین بۆ مجتەمع بۆ کۆمەلگای کوردی ئەوانە ئەو پەڕی خۆشحاڵیە ئەو بەڕی مای خۆشحاڵێ لەبەرچی چونکە ئەگەر خەڵکێک پێوا بێ بەس ئێستا کتێب زۆر چاپەکرێ و خوێنەر نییە و وەرجێر زۆر هەیە و بەڵام خوێنەر نیە ئەوە ڕاست نییە لەبەرچی چونکە کەسێک ئەگەر کتێبی چاپ کرد ئەگەر خوێنەری نەبوو پاشی دوو کتێبی وازی لێدەینی کە پێشە ئەگەر یەک ناوەندبان هەبا لە کوردستانێک کە کتێبی چاپ کردبا ئێستا خەریکە هەموو مەکتەبەکان دەبنە ناوەندی چاپکردنی کتێبی ئەوەش بەڵگەیە لەسەر ئەوەی فعلەن ئێستا خوێنەرێکی زۆر بەتایبەتی کتێبی ئاینی خوێنەرێکی یەکجار زۆری لەسرە ئەوەش مای دڵخۆشی ئێمە و ئومێدیشم یەکجار زۆرە و زۆریش گەشت بینم بەوە هیچ باسیوت کە کتێباینەکان خوێنەریان زیاترە باشە هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیەوە ینی بۆچی خەڵکی ئێمە زیاتر ڕوو لە کتێباینەکان دەکەن طبعا ئەوە کۆمەڵک هۆکاری هەیە هۆکاری یەکەمی پەیوەندی بەلایانی ئیمانیەوە هەیە مثلا ئاینی ئێمە یەکەم خاڵی بە ئەقرا بە خوێنەوە دەست پێ دەکا ئاینی ئێمە سوێن بە قەڵەم یەخوا ئاینی ئێمە سوێن بە کتێب یەخوا خوای گەورە دەفەرمی ئەقرا بخوێنەوە خوای گەورە دەفەرمێ والقەلەمی وما یەسطوڕون سوێن بە قەڵەم یەخوا سوێن بە دێڕی ناو کتێبەکانە خوا خەڵکێکیش ئەگەر بە میراتینا بە وراثینا بە علمەوە لە دین تێگەیشتبی بێگومان دەزانێ لەگەڵ واجببوونی نوێژ و لەگەڵ واجببوونی و ڕۆژ و لەگەڵ هەموو ئەوانە لەسەرێکی ئەرکە دەبێت بخوێنێتەوە و بخوێنێتەوە نابێ بە هیچ شێوەیەش تێر خوێندنەوە بیت چەندێ بەگرنج دەزانی کە خوێنەرانی ئێمە بەشێکیان کتێبە زانستیەکان بخوێنەوە بۆ نمونە لە بابەتی تەکنۆلۆژیا شارەزا بن و ئاشنا بن بۆ نمونە دەبینین ڕۆژئاوا زیاتر گرنگی بە ئەو کتێبانە دەن کە زانستین چەندێک بەگرنج دەزانی گەنجانی ئێمەش بەشێ لە کتێبە زانستیەکان یان کتێبە زانستیەکان بخوێنەوە من تازە لەناو سمینارەکەش باسم کرد ئەمە شخصیان بڕوان بە و دابشکارین یا ئەوە علومی شەرعینە ئەوە زانستی شەرعیەکانن ئەوە زانستەکە دنیایەکانن هەموو زانستەکان زانستی شەرعینە خوای گەورە دەفەرمی ئەقرا بسم ربک الذی خلق دەبێ خوێندنەوە لە بۆ هەرچی بوونەوەرە هەبی چۆن فقه دەخوێنینەوە چۆن تەفسیر دەخوێنینەوە چۆن ئەوانە بە علومی دینی دەزانین دەبێ فیزیا و کیمیا و کۆمپیوتەر و جوگرافیا و مێژوو هەموو ئەوانە کۆمەڵاسی و دەروونناسی هەموو ئەوانە علومی شەرعینە یعنی ئێمە ئەو دابشکاریەکە لە ڕۆحی دینداری ئێمە ئەدا کە ئەنەما دینی ئێمە تەنها ئەوانە بە علومی شەرعی دەزانێت کە پەیوەندی ڕاستەخۆی بە ئەوانە هێنا ئەمن ئەگەر بمەوێ خزمەتی مرۆڤایەتی بکەم یعنی خزمەتی قورئانیەکەم ئەو ئاەتانەی ڕبتی بە لە ئەو لایەنەکانیکەوە هەیە هەموو ئەوانە دەردێنین لەبەر هەندێ لە جیاتی من هەتا زۆر جارە گلەی یەکەم دەڵێم طبیبێکمان هەیە لە جیاتی سەرقاڵی کتێبێکی وەعزیبی با طبیبەکان لە بواری خۆی داهێنان بکاتن و خەڵکی سەرسان بکاتن بە ئیسلام و بە خزمەتی مرۆڤایەتی ئەندازیارێکمان هەیە لە جیاتی وەکو مەلایەک بیر بکاتەوە با لە ڕێی ئەندازیاریەوە خزمەتی کۆمەلگا بکات و لە ڕێی زانستی ئەندازیاریەوە خزمەت بکاتن یعنی ئەو دابشکاریە دەبێ تێبگەین کوولانی شەرعی ئەرکی منێکە کە اختصاصم کۆلێژی شەریعەیە دەبێ پزیشکێکیش یاساناسێکیش هەموو ئەوانە بزانن ئەرکیوانیش لەو بارەی تایبەتی وانە دەبێ جێبەجێ بکەن سڵاو لێبێ و دەپرسم خوێندنەوە لە نێو کۆمەلگای کوردی وەکو گەنجێک لەسەر ئاستێکدا دەبینی سڵاوی خوا بڕژێ بەسەر هەمووماندا من وەکو خۆم وەکو قوتابیێکی کۆلێژ بەڕاستی لە ئاستێکی زۆر نزمدا دەبینم چونکە گەنجەکانمان لە ئێستادا زۆر بەکەمی کتێبیان لەدەست دەبیندرێت بۆچی ئەو تێڕوانێ لە دروستبووە کە دەڵێ گەنجەکانی ئێمە کەم دەخوێنەوە ئەی هەموو ناوەندی خوێندنەوە هەموو ناوەندی چاپکردنا ڕۆژانە کە زیاد دەبێت ئەمە نیشانەی ڕۆشنبیری و خوێندنەوەی کەسەکانیە کە خوێنەری زیاترمان بۆ پەیدا دەبێت قوربان جیاوازێکمان هەیە لە نێوان کەسی خوێنەر و کەسی بینەر
جۆرە کەسانێکمان هەیە لە خوێندنەوەیە تەنها وێنەی بەرجی کتێبەکان دەبینن بۆ جوانکردنی کتێبخانەکانیان بەڵام ئەوانەی کە بە تەواوی دەخوێندنەوە بۆ فراوانکردنی بیر و هۆشی خۆیان دەخوێندنەوە بەشێکن نوخبەن واتە کەمینەن چەندێک گرینگە ئێمە بزانین چی دەخوێنینەوە چ کتێبێک دەخوێنینەوە حتمما بە ڕێژەیەکی زۆر گرینگە بۆ ئەوەی وەکو چی نمونەیەکی بچووک تۆ کە داخلی تونێلێک دەبی گەر ئەو بەرید لێ دیار نەبێ لێرەدا تووشی کێشە دەبی چونکە نازانی داهاتوو چ دەبی پلانت بۆی نییە چەندێک بەگریش دەزانین لە ناوەندەکانی خوێندن وەکو ئێستا کە خۆت قوتابیەکی کۆلێژی یان چەندێک بەگریش دەزانین لەو کۆلێژەی کە تۆ لی دەخوێنی لەو شوێنەی کە تۆ قوتابی تێدا کتێبخانەیەکە بێ بۆ ئەوەی قوتابیان جگە لەو بابەتانەی کە منهەجی خوێندنن ئاشنا بن بە کتێبی دیکە و بخوێننەوە خۆی بابەتەکە زۆر گرنگە بەڵام سپاس بۆخوا ئەوە زۆر لە مێژە بیری لێکراوەتەوە جێبەجێ کراوە کە ئێستا لە ناو کۆلێژەکاندا کتێبخانەی گشتی هەیە لە ناوەندەکانی خوێندن بۆ لە بنەڕەتیا لە دواناوەندیە لەوانەشا پێویستە بەڵام لەو تەمانانەدا بە تایبەت لە تەمەنی هەرزەکاری پێویستە چاودێرێک هەبێ بەسەر ئەو کەسەوە کە یان ئەو قوتابیەوە یان ئەو منداڵەوە ئەو هەرزەکارەوە کەس کتێبێک دەخوێنێتەوە چونکە کتێبیش وەکو دا و دەرمان پێویستی بە دیاریکردنی تەمەن و ئاسی مێشکە بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان سەرنج و بۆ چوونی بەشێ لە گەنجام و لەسەر خوێندنەوە بەشێکیان پیان وا بوو خوێنەوە ئێستا ڕۆژانە ڕووی لە زیاد بوون کردو و سوپاس بۆخوا خەڵک زیاتر دەخوێنێتەوە بەشێکی دیکەشیان گوتیان نەخێر پێمان وایە خوێنەرمان لە ئێستادا کەم بووە بەڵام ئەوەی مای خۆشحاڵیە دەبینین ڕۆژانە کتێبخانەی نوێ دەکرێتەوە ڕۆژانە کتێبی نوێ چاپ دەکرێت و ڕۆژانەش دەیان کتێبی زمانەکانی دیکە وەردە جێردرێتە سەر زمانی کوردی خوای گەورەش دەفەرمێ هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون ئەوانەی دەزانن و ئەوانەی نازانن وەکو یەکن بێگومان نەخێر بۆیە پێویستە گرنگی بە خوێندنەوە بدەین چونکە خوێندنەوە وا لە تاکەکان دەکات ڕۆشنبیر و هۆشیار بن بە ئاسانی بڕیار لەسەر شتەکان نەدەن و ناتوانن کەسانی بەرامبەریان بە ئاسانی فێڵیان لێ بکەن و تاکێکی هۆشیار لە نێو کۆمەلگادا دروست دەبێت بۆیە گرینگە هەموو کەسێک هەموو تاکێک بخوێنێتەوە و لە هەموو ماڵێکدا وەکو چۆن پەنجەرە لە هەموو ماڵێکدا هەیە ئاوەش کتێبخانە لە هەموو ماڵێکدا هەبێت تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم ئاشاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ